بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەمشەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمانە بێت میوانی ئەم شەومان بەڕێز کاک شێروان زرارە وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان وردە وردە لە دەستپێکردنی بڵین هەڵمەت و ئەوەی پێوتێ بانگەشەی هەڵبژاردنەکان کە مامۆستا شێروان زانیاری زیاتر لەسەر خاتەڕ و نزیکە بینەوە ئێمە شەمانەوێ بزانین کە ئامادەکاریەکانی هەڵبژاردننی 30 ئەیلول بەکوێ گەیشتون ئایا هیچ گرفت و هیچ بربەستێک لە بەردەم کارەکانیان هەیە واروەها ئەوەی پەیوەستە بە دامەزراندنی ئەو ژمارە زۆرەی بڵێنە و کەسانی کە تەقدیمیان کردووە ناویان نووسیوە فۆرمیان پڕ کردوێتەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە بۆ ئەوەی لەو ماوەیە ببن بە کارمەندی کۆمسیۆن بەکوێ گەیشتووە کەی ناوەکانیان ڕدەگەێنرێت و کەی وەڵامیان لێ ینی دەگێڕنەوە و هەروەها چ پێوەرێک بەکارێنرێ بۆ وەرگرتنیان قسە لەسەر ئەوە ئەکەین کایە ئەو کەسانەی کە وەکو کاندید بەبەستم کاندیدی حزبەکانە ناوی خۆیان پێشکەش بە کۆمسیۆن کردووە ناوەکانیان پەسەند کراوە هەبووە ناوی پەسەند نەکرێت بە هەر بڵین هۆکارێک بێت بێگومان قسە لەسەر ئەوە شەکەین کە باس لەوە کرێکە ئەگەری ئەوە هەیە هەنی ئەو ترێت ناوە کە هەڵبژاردنەکان دوا بخیایە ئەمە ئەگەرێکی لاوازە یاخود هێشتا یەکێکە لە ئەگەرەکان بێگومان قسەش لەسەر پاکردنەوەی تۆماری دەنگدەران و هەندێک پرسی دیکەشەکەین کاک شێروانزار وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان سڵاوتان لێبێت سوپاس بۆم دەرفەتە گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی 30 ئەیلول بە کوێ گەیشتون زۆر سپاس کاگادگار بۆ دەرفەتە ڕێز خۆشەویستیم بۆ بینەرانتان بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە لە دوای ئەوەی کە لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە فەرمی ڕاست پێداین بۆ ئامادەکاریکردن بۆ هەڵبژاردننی سینۆ بە خۆشحاڵی و ئەنجومەنی کۆمیساران لە سەرەتای پرۆسەکەدا خشتی کردارەکانی پەسەند کرد و ئەو خشتەی کە لە ئێمە هەیە ڕۆژانە کارەکان بەڕێوە دەچن لە سەرەتا دەستمان کرد بە پاکردنەوەی تۆماری دەنگدەران کە ئەگلێ وەگازندەیەکی زۆری لەسەر بوو کە بە خۆشحاڵیەوە ماوەی 8 مانگ کاری جدی لەسەر کرا پاشان مەسلەی تۆمارکردنی قاوەرە سیاسیەکان و پەسەندکردنی قاوەرە سیاسیەکان و نارنی بۆ هەرێک لە دەستەی دەستپاکی وەزارەتی ناوخۆ و پاشانیش مەسلەی کردنەوەی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە بە خۆشحاڵیەوە تام لە حسێ بەردەوامە و بڕیارە تا 16 مانگ بنکەکان کرابن بەڕووی هاوڵاتانی خۆشەویستدا و پاشانیش کارکردن لەسەر ماوادی لۆجستی و ئەو ماوادانی کە پێویستە کە دابین بکرێن کە بەشێکیان لە دەروی وڵاتە بە خۆشحاڵی و بەشێکیان گەیشتە بۆ هەرێمی کوردستان هەموو ئەو هەنگاوانە و تەنانەت کۆتا قۆناغ کە بریتە لە مەسلەی کارتی دەنگدان بە خۆشحاڵی ئەمیشیان کاری جدی لەسەر کاوە بەشێکی گەشتە بە هەرێمی کوردستان کەواتە دەتوانین بڵێن بە شێوی گشتی کۆمیسیۆن بۆ پێی ئەو پلانێکە لە بەردەستیدا بووە بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانە توانیوەتی تا ئێستا کارەکانی جێبەجێکە ئومێد دەکەین بە پشتیوانی خواوە بە هەوڵ و هەمەتی هەموو لایەک بتوانین لە سینۆ هەڵبژاردنێکین کە جیاواز بێ زۆر لەوەی عراق کە لە 12/5 ئەنجام درا باشە مامۆستا شێروان گەر بە ڕێژەی سەدی قسە بکەین ینی ئامادەکاریەکان لە سەدا چەندیان تەواو بوون بە تەسەوری من 180 ئامادەکاریەکان بەکوی گشتی تەواو بووە ئەوەی کە ماوە جەنابش لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت پێکرد مەسلەی دامەزرانی فەرمانبەرانی گرێبەستی ڕۆژی دەنگدانە کەەوەش پێویستیان بەڕاهێنانە و پاشانیش مەسلەی دەستپێکردنی پرۆسەی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی ومێد دەکەین هەمووی ئەوە پێی و پلانی کە بۆی دانراوە ئینشاءڵڵا کاتی خۆیدا بتوانین پلانەکە و خۆی جێبەجێکەین باشە ینی لەم بەرنمەیەوە ئەمەوێ ئاماژە بەوە بە هیچ ڕێگریەک هیچ ئاستەنگێک لە بەردەم کارەکانتانەیە هیچ شتێکەیە نەڕواتە پێشەوە و پێویست بێت ینی لایەنی پەیوەندداری لێ ئاگادار بکەنەوە کە خەمی بخۆن ئێمە لە ڕاستیدا لە سەرتادا هەندێک گرفتمان هەبوو لە مەسلەی تۆماری دەنگدەران و هاوکاریکردنی وەزارەتەکان بۆی کە هاوکارمان بن و ئەو داتا و زانیارانەی کە پێویستە بە کۆمیسیۆنی کوردستانی بدەن بۆی کە ئێمەش بتوانین دەنگدەری تایبەت کە گلەی زۆری لەسەر بۆ پێشتر لە دەنگدانی گشتی جایکەنەوە بەڵام دوای ئەوەی کە ئێمە بە سپاسەوە لەگەڵ هەرێک لە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆوە لە ئەنجومەنی ئاسایش دانیشتین بەڵێنی ئەویان پێداوین کە تاوەکو هەژدەی ئەو مانگە سەرجەم ناوی دەنگدەرانی تایبەتمان پێ بدەن بۆی کە
بتوانین لە دەنگدارانی گشتی جایکەینەوە بۆی کە ئەو گلەی هەبوو کە پێشتر ئەو بەڕێزانی کە لە 48 کاتژمێر دەنگدەری تایبەتن دەنگ دەدەن دواتر مافی ئەویان دەمێن یاخود گومانی ئەوەیە کە جارێکی تر دەنگ دەن بۆیە ئومێد دەکەین کە ئەوەی کاماژەم پێکرد هەرێک لە ئەو وەزارەتە بەڕێزانە هاوکارمان بن و لە کاتی خۆیدا ناوی دەنگدەری تایبەتمان پێ بدەن بۆی کەمەش بتوانین کاری جدی لەسەر بکەین و ئەو ئاسنگانێکی هەش بووە بە تایبەت بۆ دەنگدەری تایبەت کە لە پرۆسەی 12/5 مەسلەی ئەوەی کە بەشێکی زۆر نەیانتوانی دەنگدا بتوانین لە کاتی خۆیدا و کاتی زیاتریان بۆ تەرخانکەین و بنکەی زیاتر بکرێتەوە بۆی کە ئەوانیش بتوانن زۆر بە ئاسانی وەکو هاوڵاتیانی ئاسایی لە کاتی خۆیاندا دەنگدەن. بەڵێ کەواتە مامۆستا شێروان بۆ هەڵبژاردننی 30 ئەیلولیش وەکو هەڵبژاردنەکانی دیکە دەنگدەرانی تایبەت ینی ڕۆژێک دوو ڕۆژ بەر لە ئەنجامدانی هەڵبژاردننی 30 ئەیلول دەنگی خۆیان نەدەن بەڵام میکانیزمێک چ میکانیزمێک گیراوەتە بەر بۆ ئەوەی لە کاتی دەنگدانی ئاسایی و گشتی شاوان دیسانەوە دەنگی خۆیان نەدەنەوە هەندێکیانەوەی کە پێشتر کراوە. کاگادگار ئێمە لە دووجار لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ ئەنجومەنی ئاسایش دانیشتوین و من بخۆم یەکێکم لەو نێرانی کە ئەنجومەنی وەکو ئەندامانی ئەنجومەن بەشدار بووین لەو کۆبوونەوەانە قسەمان کردو لەگەڵیان و بە سوپاس ئەوان هەموو بەڵێنێکیان داوە کە هاوکارمان من لە پرۆسێدا و پێمان گوتن بەڕاستی ئەو گلەیە کە دەکرێت تەنها لە ئێمە ناکرێت لە ئێوەش دەکرێت حەز دەکەین هەردووکمان هاوکار بین بۆ سەرخستنی ئەو پرۆسەیە چونکە ئێمە دڵنیان ئێوە ئەرکێکی پیرۆستان لە سەرشانە و دەمانێت بەڕاستی لەو پرۆسێ وەکو چۆن هاوکارن لە پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوکاریش بن لە سەرخستنی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بۆی کە بە داتای دروست ژمارە و هەموو ئەو دەنگدەرانی تایبەتمان پێ بدەن تەنانەت باسی ئەومان کرد و پێشنیاری ئەوەشمان کرد ئەگەر بتوانن ئەو وەزارەتە بەڕێزانە تەنها ناوی ئەو کەسانەمان پێ بدەن کە لە ڕۆژی سینۆ لە داوامی فەرمیدان بۆی کە بتوانین ئێمەش دەنگی ئەوانە جیاکەینەوە و قەنەعەتی ئێمەوە ژمارەکە ژمارەیەکی 15,000 کەسێک بێ ینی بتوانانی زۆر بە ئاسان کۆنتترۆل بکرێ بەڵام نازانین تا چەندە بەڕاستی ئەو پێشنیاری ئێمە ئەوان بەڵێن ئێوەیاندا کە هەموو هاوکارێکی ئێمە و هەوڵ دەدەن ئەگەر بتوانن ژمارەی دەنگدەری خۆیان لە سینۆ بە ئێمە بدەن هاوکار دەبن ئەگەنا ناویش سەردەم ئەو دەنگدەری تایبەتی کە لای خۆیانەیە پێمان دەدەن. باشە کەواتە چی سەبارەت بە و گلەی و نیگەرانی و ڕەخنانەی ئەگیرا کە لە هەڵبژاردنەکانی پێشووتردا کەسانی مردوو دەنگیان داوە کەسانێک کە پێویست بووە ینی من لە فەیسبوک پۆستی کەسێکم بینی ئەگەر هەڵە نەبم لە سۆران بوو ئاماژە بەوە داڵێ من باوکم لە ژیانایە بەڵام بە مردوو ناوی هاتۆتەوە ئێستا کەواتە ئەمانە چۆن چارەسەرکراون لە پاکسازی و چاکسازیەکانی ناو تۆماری دەنگدەران. کاگادگار ئێمە زۆر بە ڕاستگۆیی و زۆر بە ڕاشکاوی لەگەڵ لایەنە سیاسەکان نوێنەری لایەنە سیاسەکان دانیشتین و لەگەڵ ڕێکخراوەکانی تایبەتمەند بە پرسی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان سەرجەم ڕاو سەرنجی ئەوانان وەرگرتووە لەسەر پرۆسەکانی هەڵبژاردن و ئەو گلەیانەی کە لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ لایەنە سیاسەکان کە هەیەە و خۆشمان وەکو پسپۆرێک لە بابەتەدا هەموو ئەو جوودانەمان کردووە بۆی کە هەموو ئەو کەلێنانەی کە دەبنە ڕێگر لە بەرامبەر سەختەکاریدا دەبنە دڵنیاکەرەوەی لایەنە سیاسەکاندا لە هەڵبژاردنێکی سەرکەوتوو هەموو ئەوانەمان بەڕاستی لە ڕێکاردا جێکردوتەوە لە پێڕەوەکانی خۆماندا جێکردوتەوە ئەوەی ئەو بەڕێزە دەڵێ لەوانەیە تایبەت بێ بە تۆماری دەنگدەران کە بەڕێسان من حەزەکەم ئاماژەیەک پێ بکەم بۆ یەکەمین جارە هەرێمی کوردستان دەبێتە خاوەن تۆمارێکی دەنگدەرانی سربەخۆی خۆی کە جیاواز لە عێراق ئێمە پێشتر تەنها خاوەن تۆمارێک بووین کە دەبوایە هەموو جارێ بەتکا و ڕەجا لە عێراق و بە داواکاری زۆرەوە بتوانین تۆماری ئەوان بەکاربێنین بە خۆشحاڵی و ئەنجومەنی کۆمیساران بڕیاریدا کە تۆماری دەنگدەرانی خۆی دروستکا و هەرێمی کوردستان و لە دوای ئەوەی کە نزیکەی بە 8 مانگ زیاتر کاری لەسەر کرا ئێستا و تۆمارە تەبعاً پاکراوەوە جیاوازی ئەو تۆماری ئێمە لەگەڵ تۆماری دەنگدەرانی عێراق نزیکەی 200,000 دەنگدەرە کە ژڕێژێکی یەکجار زۆرە ئەو ژمارەیە کە پاکراوەوە بەڵام ئێمە سەبارەت بە پاکردنەوەی تۆماری دەنگدەران بە باشمان زانی لەبەری کە تۆمارەکەمان پاک کردوتەوە هەندێک فیئەی کە هەبووە هەندێک بەشی کە هەبووە کە گومانمان هەبووە کە ئەو بەشانە بە تەواوەتی کاریان لەسەر نەکرا وەکو بەتایبەت ناوی مردووان ئێمە نزیکەی 24,200 کەسمان هەیە کە تەمەنیان سەر و 90 ساڵە کە پێی لێکداناوەکانی ئێمە نزیکەی لەوانێت چەند هزار کەسێکیان لە هەرێمی کوردستان مابن بەڵام نزیکەی 24,000 کەس کە ڕێژێکی یەکجار زۆر هەرێمی کوردستاندا
کە مافی ینی ناویان ماوە لە تۆماری دەنگدەراندا بۆیە ئێمە بەڵێ هەستان بەوەی کە ناوی ئەو بەڕێزانە زایدن ئەوانش کە ناویان دووبارەیە ناویان لێک چووە عفۆن هەندێک خەڵکمان هەیە لە دوو پارێزگای جیاوازدا بە هەمان ناوی سیانی بە هەمان موالیت لە دوو پارێزگا هەیە یاخود لە یەک پارێزگادا ئەو ناوانە چەندین جار دووبارە بوونەوە بۆیە بە ناچاری ئەنجومەنی کۆمیساران بڕیارماندا نزیکەی 57,000 کەس لەوانەی کە هەم ئەوانەی کە تەمەنیان سەر 90 ساڵە کە 24,200 کەسە هەم ئەوانەی کەش کە ئەوانەی کە ناوەکانی لێک دەچن نزیکەی 32,000 شتێکە هەموو نزیکەی 57,000 کەسە ئەوانە ناوەکانیان سڕ بکرێ واتە دەر بهێنرێ لە تۆماری دەنگدەران بە ماوەی کاتی تاوەکو لە فترەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە ئێستا بە خۆشحاڵیە ئەم پرۆسەیە لە 11 حوتەوە بەڕێوە دەچێ و وا بڕیارە تاکو 16 بەردەوام بێ ئێمە ئەو پرۆسانە کە کارمان لەسەر کردو هەدەفمانەوە بووە کە هاونیشتمانیانیش بەڕاستی هاوکارمان بن لەسەر ئەوەی کە جارێکی کە ئەو بەڕێزانی کە باسمان کرد خۆیانیان کە سوکاریان بتوانن خۆیان بسەلمێنەوە کە ئەوانە لە ژیان داماون ئەو بەڕێزی کە باسی کرد لە سوورە کەواتە لە دوای سڕکردنی ناوەکان تەنها ڕێگە بۆ ئەوەی کە ناوەکانیان دیسان وەکو ناوێکی ئاسایی کارا بێتەوە بتوان دەنگی خۆیان بن مراجعەکردن و سەردانی بنکەکانی ئێوەیە بێگومان ئێمە ینی یەک لە هەدەفی کردنەوەی بنکەکانی تۆماری دەنگدەرانەوەی کە هەفتەیەکی شکاتەکەمان دیا کردەوە جگەلەوەی کە ڕکلامێکی زۆرمان بۆ کردو لە دەستگاکانی ڕاگەیاندن بە سوپاس و ئەوانی شاوکارمان بوون بەبەستمان بووە کە هاوڵاتیان خۆیان بەڕاستی خۆیانش هەر گلەی لە ئێمە نەکرێ گلەی لە کۆمیسیۆن نەکرێ خۆشیان بەشدار بن لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران و داواشمان لە حیزبە سیاسیەکان کردووە لە ڕێکخراوەکان هەر زانێرێکی تایبەتیان لەسەر هەر دەنگدەرێک هەیە ئێمە بە زانیاری تایبەتمان پێ بدەن بۆی کە هاوکار بین لە پاکردنەوەی و لە سڕینەوەی لە تۆماری دەنگدەران بۆی کە من بە نەتیجە هەموو لە یاکمە بگەینە تۆمارێک کە جێگەی متمانەی قاوەرە سیاسیەکان بێ و جێگەی متمانەی هاوڵاتیانش بێ بۆی کە هەموو قاوەرێکی سیاسی بە پێی دەنگی ڕاستەقینەی خۆی بە پێی سەنگی خۆی بەشداری بکە لە پەرلەمان و حکوومەتی داهاتوو. باشە کەواتە مامۆستا شێروان ئاماژەت بەوە کرد لە قسەکانی پێشووتردا کە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان کە یەکەم جارابین بە خاوەنی تۆماری دەنگدەرانی خۆمان لەگەڵ ئەوەی عێراق جیاوازی 200,000 دەنگێک هەیە ئەم جیاوازیە لەکوێ و لە چ ناوچەیەک دروست بوون ینی ئەگەر لە شارەکانیش ئاماژەی پێبێت شتێکی باشە بێ بە نسبەت بینەرانەوە کاگیادگار جیاوازێکە لە کۆمەڵەش هاتووە لەوەی کە ئێمە ناوی مردووان بەڕاستی لەوەدا بەشێکی زۆر سراوەتەوە کە ئێمە دەزانین لە ساڵ 92دا بەداخەوە ئیشێکی زۆر باش نەکراوە ژمارەی زۆر خەڵک ئەو کەسانی کە لە ژیان دانەماون نەتواندراوە بە پرۆسەیەکی زۆر باش و بە وردی و بە داتای وردەوە لەلایەن کۆمیسیۆنی باڵای عێراق بسرێتەوە بەشێکی تر ئەو ئاوارە نەبوون کە پێشتر ئاوارەکانی پارچەکانی تری کوردستان بوون بەڵام دواتر بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران لە 2014 ئەو بەڕێزانە ناوەکانیان لابرا ئەوانە و بەشێکی تر ئەو کەسانن کە ناوی دووبارە بووە کە پێشتر ناوی دووباری تێدا بەڵام لەو تۆمارەدا لابراوە کەواتە دەتوانین بڵێن کۆی ئەو هەموو کەمکوریانەی کە لە ساڵی 92 لە تۆماری دەنگدەران هەبووە تاکو ئێستا بەشێکی زۆری لا ئێمە ئەوەی کە تاکو ئێستا پێی گەشتوون نزیکەی 208,000 کەسەکە لابراوە ومێ دەکەین لەو پرۆسی کە لە بەردەستشمانە لە مەسلەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە پارێزگا و چ پارێزگایەک بوون بۆ منە لە پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر لە دووەک لە هەڵەبجە دیارە کە هەریەکە و چەندیان بەرکەوتووە و چەند پاکراوەتەوە لە ڕاستیدا ینی ڕێژەیە ئێمە ناتوانین بە تەحدید ینی ئەوەی کە باسی دەکەم کاگادگار بۆ هەموو هەرێمی کوردستانە ینی لەسەر لەوەیە بەشێک ناو لە ناوی مردوو هەیە بەڕێسان ئاگادارن کە لە هەموو سەرتاسەری کوردستان هەیە بەڵام بەشێک ناوی دووبارە هەیە لە پارێزگایەک زیاتر لە پارێزگایەکی تر بەڵام ئەرکی کۆمیسیۆنە ئەوەی کە بە ئێمە کرابێ و لە دەسەڵاتی ئێمەدابێ و هاوکاری کرابین ئێمە هەوڵمانداوە بەڕاستی ئەو تۆمارە پاکەینەوە بەڵام من لێرەشەوە دەڵێم عفوان بڵێم 100% بڵێن تۆمارێکی 100% پاکە لەبەرچی چکە من نەمان شارەوە تۆماری دەنگدەرانی عێراق سەرچاوی دروستبوونەکەی بریتی بووە لە فۆرمی خۆراک کە و بەشە خۆراکە کاتی خۆی بە بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش دواتر لەگەڵ حکوومەتی عێراق کە وەکو بەشە خۆراکێک بۆ عێراق دابین کراوە ئەوە بۆ خۆراک بۆ نەک بۆ سەرژمێری بۆیە خەڵک هەوڵی داوە لە کاتی خۆیدا هەوڵدا چەندین فۆرمی خۆراک دەرێنی بەڵام ئومێد دەکەین ئێمە بگەینە ئاسێک کە لە داهاتوودا سەرژمێرێکی حەقیقی بکرێ بۆی کە دەنگدەری حەقیقی جیا بکرێتەوە لەو کەمکوریانەی کە لە تۆمارەکەدا هەیە بەڵێ باشە کەواتە مامۆستا شێروان بە نسبەت
ینی جەنابتان وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیێریێمی کوردستانن بێ هیواییەکی زۆر لە ناو هاوڵاتیان هەیە ئەڵێن ناچین بۆ دەنگدان چونکە ئەگەر نەچین هەر لە جێگەمان دەنگ ئەدرێ یاخود ساختەکاری ئەکرێت لە هەڵبژاردن چەند ئەتوانیت ینی دڵنیایی بدەیت بە هاوڵاتیان کە ئەو تۆمارە ئەم جارە تۆمارێکی پاکە و ئێوە وەکو جەنابتان ئاماژەتان پێدا زیاتر لە 8 مانگە کار لەسەر پاککردنەوە یەکەن کاگادگار بەسەلەکە بەڕاستی بەس تۆماری دەنگدەرانێت تۆمار دەنگدەران بەشێک لە گرفتەکان بەداخەوە بەشێک لە یاسای هەڵبژاردن خودی یاسایەکە کە لە پەرلەمانی کوردستان ئێمە نزیکەی مانگێک لەوە پێش کە لەگەڵیان دانیشتین 6 ساعات گفتوگۆمان کرد یاسایەکە پڕگێتی لە کەم و کوڕی بەداخەوە لە مەسلەی یاساکە بەشێک لەوانە ینی مەسلەی ئاسانکاری بۆ سەختەکاری ئاسانکاری بۆی کە پرۆسەکە بە ئاقارێکی سەرمدانەڕە بەشێکی لە یاسایەکە داهاتووە بنمونە 12 ساعات کار دیاریکراوە بۆ هەڵبژاردنەکان کە بڕای ئێمە 10 ساعات کافیە بۆ ئێستا کە لە 8 بەیانی تاکو 6 ئێوارە کافیە بۆی هەڵبژاردنێکی سەرکەوتو ئەنجام دەیت کە تۆ 2 ساعتی ئیزافی دەکەی خۆی لە خۆدا گومان دروست دەکرێت دەکەوی بۆ کاتانی درنگانی شەو لەوانەیە نەتواندرێت بە ئاسانی کۆنتترۆلی ئەو کاتە بکرێت کە لە شەودایە و نەتواندرێت بە ئاسانی سندوقەکان بگوازرێتەوە و بتوانێت بەتابەت لەو کاتانە کە کۆنتترۆلێکی تەواوی پرۆسەکە بکرێت بەشێکی تر قەنەعەتی ئێمە وایە مەسلەی دەنگدانی تایبەت کە بەشێک لەو بەڕێزانێک کە باسم کرد لە وەزارەتی ناوخۆ پێشمەرگە و ئەنجومەنی ئاسایش و نەخۆشخانەکان و بەندیخانەکان ئەو بەڕێزانە دەکرێت لە هەمان ڕۆژی دەنگدانی گشتیدا دەنگدەن بەڕاستی یاسایەکە ئێمە ئیلزام کردووە کە بە ناچاری دێمە 48 کاتژمێر جوودێکی زۆر سەرفکەین لە ڕۆژێکی تردا سندوقیان بۆ دابنین و عەدو فەرزیان بۆ بکرێت بە قەنەعەتی ئێمە دەکرا لە وەکو وڵاتانی پێشکەوتوو لە هەمان ڕۆژی دەنگدانی گشتیدا بکرێ و پرۆسەکە لە یەک ڕۆژە کۆتایی پێبێوەکو وڵاتانی ترکە بە چەند ساعاتێکدا نەتایجەکان ڕادەگەێنرێن و زۆر ئاسانترە ئێمە ئەزمونمان هەیە لە ڕاپرسیدا کردمان چ لایەنێکتان ئاگادار کردووەتەوە و چۆن وەڵام درراونەتەوە سەبارەت بەم پرسە من حەز دەکەم زۆر بەڕاشکاوی بڵێم ئەندامانی بەرزی پەرلەمان زۆر ئاگادارن کە ئێمە لەگەڵیان دانیشتین لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان داوامان کردو ئەو یاسای پێویست بە هەموارکردنەوە هەیە هاوکارمان من لەوەی کە دەست بۆ کۆمەڵە شت بەرن جورئەت ینی بە جورئەتەوە گۆڕانکاری تێدا بکەن لە کاتی مەسلەی کاتی دەنگداندا مەسلەی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی چەندی کەم و کوڕی کە هەیە لە ماوەی بانگەشە وەک کۆمەڵەشی کەدا هاوکاری جدیمان من بۆ سەرخستنی ئەو پرۆسەیە بەڵام بەشێکی بەڕاستی تایبەتە بە یاساکە بەشەکەی تر کە کۆمیسیۆنی هەڵبژاردن جێبەجێ دەکا مەسئولیەتەکە لەسەر شانی ئێمەیە و بەشێکی تریش بەڕاستی لەسەر لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکانە کە پێویستە چاودێری کارەکانی کۆمیسیۆن بکەن و هاوکاری و پشتیوانمان من ناکری حیزبی سیاسی لە ماڵەوە دانیشی بەڵام چاوەڕێ ئەوەی هەڵبژاردنێکی زۆر پاک و نەهزی بڕوە ئەی باشە حیزب سیاسەکان کە مەساڵحیان هەیە لە هەڵبژاردنەکان و بەیانی خەڵکیان دەچێت بۆ پەرلەمان و بۆ حکوومەت کەواتە پێویست ئەوانیش لە ڕێی چاودێرەکان و بریکارەکانی لەناو پرۆسەکەدا چاودێری وردی پرۆسەکە بکەن و هەر کەم کوڕێک دەبین ئێمە ئاگادارکەنەوە کوردستان تا چەندە هاوکاری ئێوە و هاتوون بەدەمتانەوە مامۆستا شێروان ئەفەنەگە پرسیارەکە دووبارەکەوە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان چەند هاوکاری کۆمیسیۆن و هاتوون بەدەم داواکاریەکانی ئێوەوە من لە ئاسی پێویستدا نابینم بەڕاستی ئێمە کۆبوونەوەمان کرد لەگەڵیان و تەنانەت داوامان کرد کە ڕاو سەرنجی خۆیان چیان هەیە لەسەر تۆماری دەنگدەران لەسەر پرۆسەکانی ئێمە بە نووسراو پێمان بدەن و ڕاو سەرنجی خۆیان بە وردی لەسەر ئەو گرفتانەی کە هەبووە و ئەو گلەیانەی کە هەیان بوو لەسەر باقی پرۆسی هەڵبژاردنەکە بەداخەوە تەنها چەند لایەنێکی دیاریکراو سەرنجەکانی خۆیان بۆ ئێمە ناردووە تاکو ئێستا وا بڕیار و لە ماوەی 2 ڕۆژدا سەرجەم داواکاری و سەرنجەکانە بنێرن ئەوەی کە بەدەستی ئێمە گەیشتو تەنها دوو لایەنی سیاسی لە ڕێی یاداشتەوە داواکاریان بۆ ئێمە ناردووە بەڵێ کۆتا پرسیارم بەر لەوەی بچمە سەرباسی دامەزراندن لە کۆمیسیۆن ئەگەر بە دیاری کراویلات بێت چەند کەس مافی دەنگدانی هەیە لە هەڵبژاردنی 30 ئەیلول کاگا دیار بەپێی ئەوەی کە ئەو تۆمارە سەرەتای کە لای ئێمە هەیە 3,088,642 کەس لە هەرێمی کوردستان مافی دەنگدانیان هەیە بەڵام دیارە ئەم ڕێژەیە دەگۆڕێ لە دوای فترەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران چونکە لە دوای ئەو ماوەیە بێگومان خەڵکێکەیە کە ناوی دەسرێتەوە و ناوی نامێنێەوە خەڵکێکەیە بەرهۆکارێک بێ ناوی لا دەبرێت لە دوای ئەوەی کە تەواوی پرۆسەکە ئەو تێبینانەی کە لە کاتی نوێکردنەوەی تۆماری دەنگدەراندا بەهۆم بەشەکان کە دیاری کراوە لە دوای شوێنی نیشتەجێبوون ئەو کەسانی کە دایانە شوێن نیشتەجێبوونی خۆیان بگۆڕن یاخود ئەوانەی کە کارێن لەسەر کراوەکو باسم کرد لەسەروانی کە تەمەنیان سەر 9 ساڵە یان ئەوەی کە ناوی سەرکراوە یان ئەوانەی کە ناوی خۆیان گۆڕیوە لە دوای ئەوەی کە هەموو تێبینەکان
جێی دەکرێتەوە دواتر دەتوانین بڵین تۆمارێکی تاو کۆتاییمان لەبەردەستدایە کە بەو تۆمارە دەتوانین ئێمە بگەینە ناو ینی ئەو تۆمارە دەبێت کە پێی دەگوتێت تۆماری کۆتایی هەڵبژاردنەکە کۆمیسیۆن باشە مامۆستا شێروان بچینە سەر باسی ینی دامەزراندن لە کۆمیسیۆن چەند کەس فۆرمی ئۆنلاینی پڕ کردوتەوە و ئێوە چەند کەس دامەزرێنن ئێمە لە بەرواری هەشتی مانگ تاکو هەفتەی مانگمانداناوە 9 ڕۆژماندانا بۆی کە هاوڵاتیانی خۆشەویستی سەرێمی کوردستان لە ڕێی ئۆنلاینەوە لە ڕێی سیستەمێکی زۆر دادپەروارانەوە کە دوورە لە هەموو فشارێک و دەستێوەردانێک و خەڵکی لە ماڵەکەی خۆی زۆر بە ئاسانی دەتوانێت فۆرمەکەی خۆی پڕکاتەوە بۆیە کە داوا لە هیچ کەسێک بکە بۆ یەکەمین جار ئەم سیستەمە جێبەجێ دەکرێت ئومێد دەکەین تا کۆتایی بتوانین ئێمە بەو شێوەی کە بڕیارمانداوە جێبەجێکەین و بە خۆشحاڵیەوە تاکو ئێستا ئەوەی کە لای منە تاکو دوێنێ نزیکەی 110,000 کەس داواکاری پێشکەش کردو بۆ بوون بە فەرمانبەر لە هەرێمی کوردستاندا کە قەنەعەتی ئێمە وایە کە یەکەمین جارە لە هەرێمی کوردستان بۆ هەر پرۆسەیەکی لەو شێوە کە ئەو ژمارە زۆرە خەڵک داواکاری پێشکەشکە ئومێد دەکەین تاوەکو هەفتەی مانگ بتوانین سەرجەم ئەو بەڕێزانی کە ئارەزومەندن و داواکاری خۆیان پێشکەشکەن و دواتر دیارە ئێمە لە ئەو لیژنە بەڕێزەی کە دیاری کراوە وا بڕیارە بۆی هاوڵاتیان و بینەران بەرچاویان ڕوون بێت لە چ ڕێگەیەکەوە ڕوونی بکەیتەوە بۆیان ئەبێ داواکاری پێشکەشکەن کاگەر ئێمە دیارە لە ڕێی سایتەکەی خۆمان سایتی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە زۆربەی داومانە بە سەرجەم ڕاگەیاندنەکان و لە سەرجەم پەیج و ئەکاونتەکاندا ئەو لینکەی ئێمە هەیە هاوڵاتیان بەشی زۆری ئاگدارن و ڕۆژان لە توڵەکان بڵاو دەکرێتەوە ئەوەی کە ماوە تا هەفتەی مانگە کاژمێر 4 پاژنۆڕۆ ئەو بەڕێزانی کە ماون دەتوان داواکاری پێشکەشکن وا بڕیارە دوای تاڵبوونی ئەوە لە بەردەست بکرێت بە وردبینی و ئینشاڵڵا دوای جەژن دەست دەکرێت بە تیر و پشک و بە بەرچاوی خاوەرە سیاسەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەمێدانی بە شێوەیەکی ئەلکترۆنی لە بەرچاوی کۆمیسیۆن سەرتاسەری هەرێمی کوردستان پێویستان بە چەند کارمەند و فەرمانبەرە ئێمە ئەوەی کە وا پێشبینی دەکەین نزیکەی 40,000 کەسمان پێویست بێ بۆ پرۆسەیە باشە یەکێک لەو ڕەخنانەی لە کۆمیسیۆن گیراوە باس لەوە ئەکرێت کەوا کۆمیسیۆنی هەرێم داوای لە حزبەکان کردووە ناوی بۆ بنێرن بۆ ئەوەی دایان بمەزرێنەوە کارمەندی گرێبەست بۆ هەڵبژاردنەکان تەنانەت ئەڵێن ینی هەموو حزبەکان لە تەواوی شارەکان و شارۆچکەکانی هەرێمی کوردستان پشکیان هەیە جەنابتان وتەبێژی کۆمیسیۆنن وەڵامتان بۆەمە چییە؟ کاگەرگار بەسەبارەت بەوە دیارە هیچ لایەنێکی سیاسی داوای نەکردو بەڕاستی و ئێمە لەگەڵ نوێنەری UN دانیشتین و یەک لە پێشنیارەکان ئەو بوو کە زۆر ئاسایە لە بەشێک لە وڵاتەکان کە گرفتیان هەیە لە هەڵبژاردنەکان بەتایبەت دوای 12/5 کە بەڕێز داگەداری و ئاماژەت پێکرد کە ناومێدێکی یەکجار زۆر لەلایەن قاوەرە سیاسیەکان و هاوڵاتیان دروست بووە و بۆیە ینی باسی ئەوە کرا کە لایەنە سیاسیەکان بتوانن خۆیان خەڵک بنێرن بۆ سەرسندۆکانی دەنگدان بەڵام دواترەوە بۆ لە ئەنجومەنی کۆمیساران ئێمە نەچوونە ژێرباریەوە پێمان وابوو بۆ پرۆسەیەکی نیشتیمانیە و پەیوەندی تەنها بە حیزبە سیاسیەکانەوە نیە واتە ئێوەش داواتان لە حیزبەکان نەکردووە نەخێر ئێمە داوامان لە حیزبەکان نەکردووە و هەموو لای ئاگادارن لە هیچ حیزبێکی سیاسی فشاری لەسەر ئێمە نیە ئێمە زۆر بە ئازانە و بە ئازادانە بڕیاری خۆمانداوە ئەنجومەنی کۆمیساران و خۆمان بڕیارمانداوە کە خۆمان بڕیار لەسەر دیاریکردنی فەرمانبەران دەدەین ئەنجومەنی کۆمیساران بڕیار تەنانەت لەسەر بەرپرسی وێزگە و بنکەکان دەدات و خۆی بڕیارەوە خۆشی مەسئولە لە داهاتووی ئەو پرۆسەیە بەڵێ هاوڕێیانم پێمەڵێن 2 خولەکم ماوە من ئەڵێم 3 خولەک بە ڕوخسەتی ئەوان چەند پرسیارێکم ماوە مامۆستا شێروان ئەگەر زۆر بە کورتی و پوختی وەڵام بیتەوە چکامووی پرسیاری گرنگە بە نسبەت ئێوە و بینەرانیشەوە سوپاس دەکەم لیستی پاڵێوراوی حزبەکان کەی پەسەند ئەکرێت بە شێوەیەکی کۆتایی و هیچ ینی ناو پاڵێورا و کاندیدەکەیە کە ڕەت کرابێتەوە ئێمە 2 هەفتە لەوم پێش لیستی ناوی پاڵێورانمان نرد بۆ هەرێک لە وەزارەتی ناخۆ دەستەی دەستپاکی بە سوپاسەوە لە کاتی خۆیدا هەر لەلایەن دەستی دەستپاکی و لەلایەن وەزارەتی ناخۆ بەڵێن لیستی پاڵێوران وردبینی کراوە و گەیشترەوە بە کۆمیسیۆن و لە دەستی دەستپاکی من حەزەکەمەوە بڵێم کە بە سوپاسەوە بۆ هاوڵیان هیچ لێکێک لە کاندیدەکانی پەرلەمانی کوردستان بۆ خولی پێنجەم لەسەر دۆسەی گەندەڵی ناوی تۆمار نەکرابوو و هیچ کەسێک تێبینی خۆیان لەسەری نەدابوو ئەوەک خۆی گەڕاندراوە لە وەزارەتی ناخۆ بە سوپاس و بە هەمان شێوە کۆمەڵی سەرنج و تێبینیان هەبوو لەسەر کۆمەڵی کاندید کە کۆمەڵی سزای تایبەتمەندراون بەڵام هیچێک لەو سزایانە ئەوە نەبووە
کە ببێتە هۆکاری ئەوەی کە دوور بخرێتەوە تەنها یەک کاندید نەبێ کە من حەز ناکەم ناوی بێنم کە ئەو داوا کراوە کە لەبەروی کە پێشتر حکم دراوە ئەو حکمەی ڕێگرە لەوەی کە بەشدار بێ وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان و داوا لە ئەو قاوارە دەکەین دواتر لە ڕێی خۆمانەوە کە کەسێکی تر دابنێ و ئەگینا هیچ پرۆسەکە زۆر بەباشی ڕۆیشتۆ و تەواوی پاڵێوراوان وردبینی کراون پەسەند کراون لای وەزارەتی ناخۆ و دواتر لای ئەنجومەنی کۆمیساران بالی هاوڵاتیان لەسەر نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانی خۆیان و کارتی دەنگدانی خۆیان چەندە قسە لەسەرەوەیە کە ینی هاتنە پێشەوە بەدەمەچوونی هاوڵاتیان لاوازە کاگەرگارۆکو بەڕێز ئاماژەت پێکرد و هاوڵاتیانی خۆشەویست هەموو لای ئاگادارن کە کاریگەری 12 ئەوەندە مەسافەکەی زۆر نییە و بێگومان کاریگەری هەبوو نتائج کە بەداخەوە من قەناعەتم وایە خراپترین هەڵبژاردن بوو لە تاریخی عێراقدا لە دوای 2003 و تاکو ئێستا هەڵبژاردننی ئاسەواری ئەو هەڵبژاردنە نەتواندرا حکوومەتی عێراقی و بەرەوپێشەوە بەریم و ئاشتاوای سیاسی و کۆمەڵاتی تێکداوە ومێد دەکەین ئێمە بتوانین ئەوەی کە تێک دراوە لێرەکانە چاکیکەینەوە بێگومان کاریگەری هەبوو بەڵام ئەو ڕێکارانەی کە باسم کرد لەگەڵ جەنابەت لە سەرتایی بەرنامەکە تا کۆتایی ومێد دەکەین هەموو ئەوانە دڵنیایکی دروست کردێ بووە زۆر بە کورتی پێم بڵێ هەڵبژاردننی پەرلەمانی 30 ئەیلول دو ئاخرێت یا یەکلا بۆتەوە پرسە ومێد دەکەم ئەوانەی کە باسمان کرد هەمووی بێتە دڵنیایکی باش بە خوارە سیاسەکان هاوڵاتیان کە جارێکە بە گروتینەوە بەشداری بکەن و بتوانن ئاسۆی حکومڕانی 4 ساڵی داهاتوویان داریکەن سەبارەت بە دواخستنی هەڵبژاردنەکان دەسەڵاتی ئێمەدانێت دەسەڵاتی تەنها بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە هەرێمی کوردستان وەکو خۆی بڕیاری داوە تەنها خۆشی توانی هەڵبژاردنەکان دوابخە بەڵام بە دواخستنی من قەناعەتم وایە زیان بە پرۆسەی هەڵبژاردن دەگات چونکە هەڵبژاردن لە هەموو دنیادا قیمەی خۆی هەیە و دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن لە هەموو لایەکدا ڕێزی لێ دەگرێت تەنانەت هەندێک لە وڵاتەکان لەبەر پیرۆزی ڕۆژەکەی لە دەستوردا ناوی دێنن چونکە تەنها پرۆسەیەکە کە هاوڵاتیان دەتوان بەدەنگی خۆیان ئاسای حکومڕانی خۆیان دوای 4 ساڵ جارێکی کە بنیادنێنەوە بتوانن بەدەنگی خۆیان گۆڕانکاری لە حکومڕانیدا بکەن و ئاسۆیەکی گەشتر بۆ خۆیان و بۆنەوەکانی هەڵبژێرن. بەڕێز شێروان زرار و تەبێژی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیێریەمی کوردستان زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ و کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی. زۆر سپاس دێوەش. هەربژین بەڵێ بینەرانی ئەزیز سپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر بوون تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.